هەر بەردێک چیرۆکی کرێکاری گوشنە، جادەگانیش مێژووی نەوەگان هەڵگرتنە. گەڕەکی کرێکارانە لە شارە خانەقین، وەرجەوەی بوودە ماڵ بەشێک بووە لە دەوروبەرە شارەکە. مێژووکی کۆنەسی لە ساڵ 60ەکان وردە وردە ماڵەتی دروست کریاست. لە ساڵی 1967 یەکەم ماڵ لە تی دروست بووە. یەکەمین ماڵەی تەوزیع کریاس وەسەر و کرێکارەی لە کە داهاتیان کەم بووە. کرێکارەی لە نەفت و شارەوانی و خزمەتگوزاری حکومی لە تی بووە، لەوەرەوەیش ناوی نانە گەڕەکی کرێکاران. فرەی لە ماڵەکانی وەشێوازی مێژووی و کلتوری خۆی مایەسە. عادات و تەقالی دەوسا بەشیگە لە مێژووی گەڕەکی کرێکاران تا ڕۆژی ئەمڕۆژ مایەسە. هیوەش توان باس لە مێژووی چ گەڕەکی گەڕەدان بکەیمەن لە کۆمنتەرامان بشنەی.